دانیار سیدیکۆف سەرۆکی بەشی کاروباری دەرەوە لە سەرۆکایەتی قرغستان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سەبارەت بە سەردانەکەی سۆرانبای جینبیکۆڤ سەرۆکی کۆماری قرغستان بۆ تورکیا و پرۆکسل ئەنجامدا و سەبارەت بە پرسی خوێندنگەکانی سێبەد وەڵامی دایەوە. سیدیکۆڤ ڕایگەیاند کە دامەزرێنەری ئەو خوێندنگەیانە هاوڵاتی قرغستان و پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە. سیدیکۆڤ وتی کە ئەمەشمان بە بەرپرسانی تورکیا ڕاگەیاندووە و بۆ داخستنی خوێندنگە نێودەوڵەتیەکانی سێبەد هیچ هۆکارێک نییە لەبەر ئەوە کەس ناتوانێت خوێندنگەکانی سێبەد دابخات. سی پەرلەمانتاری یەکێتی ئەوروپا ڕەخنەی توندیان لە ڕفاندنی 5 مامۆستا و پزیشکێکی هاوسۆزانی بزاوی خزمەت لە کۆسۆڤۆ گرت. سی پەرلەمانتارەکە نامەیەکیان ئاراستەی هاشم تاچی سەرۆکی کۆماری کۆسۆڤۆ و ڕامۆش هارادیناش سەرۆک وەزیرانی کۆسۆڤۆ کرد و ئیدانەی ئەو ڕفاندنە نایاساییەیان کرد. پەرلەمانتارەکان ئاماژە بەوە دەکەن کە دەستگیرکردن و ڕفاندن دەبێت لە چوارچێوەی یاساکانی یەکێتی ئەوروپادا بێت. هەروەها دەبێت کۆسۆڤۆ بە پێی ستانداردە ئەوروپیەکان مامەڵە بکات و ڕێز لە دادگا و یاسا بگرێت. دوای ئەوەی لە مانجی کانونی یەکەمی 2017ەوە بێسەر و شوێن کراوە دەرکەوت کە ئومێد هۆرزوم ڕادستی بنکەی پۆلیسیان قەڕەکراوە. هۆرزوم کە نەیتوانیوە چاوی بە پارێزەرەکەی بکەوێ گومان لە خراپی باری تەندروستی دەکرێت. دوای ئەوەی ئومێد هۆرزوم بۆ ماوەی 133 ڕۆژ هەواڵی نەدەزانرا دوێنێ هاوسەرەکەی ئاینور هۆرزوم لە هەژماری تایبەتی خۆی دە تویتەر نووسی دوێنێ لە بنکەی پۆلیسەوە تەلەفۆنیان بۆ کردین و وتیان سەردانمان بکەن. ئەمڕۆ لەگەڵ پارێزەرەکەدا ڕۆیشتین لەگەڵ ئەوەی دەکەنەیان هێرچاومان پێی بکەوێت بەڵام بەڕاستی زۆر دڵخۆش بووین.